بەنسبەت دوو کەناڵەکەیتی کەناڵی NRT1 و کەناڵی NRT2 ئەوانیش ڕاستە مۆڵەتی یاساییان هەیە بەڵام ئەوانیش سەرپێچی یاسایی و ڕێنماییەکانیان هەیە لە ساڵی 2015ەوە مۆڵەتەکانیان نوێ نەکردوێتەوە بۆ پێش بیتن کە بەپێی یاسا و ڕێنماییەکانی لای ئێمە ئەگەر کەناڵێکی ڕاگەاندن مۆڵەتەکەی تازە نەکاتەوە ئاگدار دەکرێتەوە و ئەگەر 4 مانجی بەسەردا چوو هەر بەردەوام بوو لە پەخشکردن و مۆڵەتەکەی تازە نەکردەوە ئەو مۆڵەتەکەی بە هەڵوەشاوە حساب دەوێت پێویستە بە زووترین کات کەناڵەکە ڕابگیرێت و لە ڕابردوش دەمانتوانی بەهۆی ئەوەی کە ئەو دوو کەناڵەی بابرێن پێت و چار مۆڵەتیان نییە و ئەوانی دیکەش کە مۆڵەتیان تازە نەکردەوە دەمانتوانی ڕایان بگرین بەڵام ئێمە ڕامان نەگرت و تەنیا ئاگدارمان کردنەوە لە هەزار تاکو ئێستاش بازۆ ڕسوماتیان نەداوە قەرزارن.